دەکەم و کەسانی کە ئیشی سیارە دەکەن لە مەعرەزەکانە ئیش دەکەن دەڵێن مەوعیدێکتان لەگەڵ خوای گەورەدا هەیە، ڕۆژێک دێ چاوپێکەوتتان لەگەڵ خوای گەورەدا هەیە. بۆیە فێڵ لەو کەسە مەکەن کە دێ بۆ لای ئێوە سیارەیەک دەکڕێ، بە ئیشارەت بە چاو بەدەست ئاماژە مەکەن بۆ یەکتری. جاری وای کابرا تەوقە لەگەڵ برادەرەکەیەکە ئاوە بە دوو پەنجاڵی ئانی دوو وەرەقەمەوێ لە تۆ ئاگادار بە، ئەمە کابرای تر نازانێ، ئەمە حرام، ئەمە خیانەتە، ئەمە بۆ ناو جەهەنم دەدبە. نەڵێی فڵان کەس ئاگای لە ئیشارەتەکەی من نەبوو، خوای گەورە ئاگادارە، خوا غافڵ و بێ ئاگا نییە لە خیانەتەکەی تۆ و لە ئیشارەتەکەی تۆ و لە سەربادانەکەی تۆ و لە ئیشارەتی دەسەکەت. هەر سوێنێکی درۆت خواردە بێ خوا ئاگادارە. سیاری وایە عیبێکی تایە، ئەم عیبە مانگەیە دوو مانگجاری عیبەکە دروستە بێ، هەموو کاتێک نییە کاتێک دەیفرۆشی پێڵێ کاکە ئەم سیارە ئەو عیبەی تایە، لەوانەیە مانگی تر ئەو عیبەتیا دروست بێ، لەوانەیە دوو مانگی تر پێی بڵێ هیچ مەشارەوە. ئەو عیبەی کە دەزانی لە سیارەکەتدا هەیە پێی بڵێ با دوو وەرەقە کەمتر بکات، با دوو گەڵا کەمتر بکات. گرنگ ئەوەی تۆ بۆ جەهەنم نەڕۆی، گرنگ ئەوەی حەقی خەڵکیت نەکەوێتە لا، گرنگ ئەوەی خیانەتکار نەبی، ڕاستیەکانی هەمووی پێ بڵێ ئەوەی کە دەیزانی. خۆ تۆ فیتەر نی جاری وایە، بەڵام دەزانی ئەم سیارەی تۆ ئەو خەلەلیتی ئەو خەلەلیتیایە. بۆی ئاگاداری خۆتان بن، دڵخۆش مەبە بەوەی کە فڵان کەس ئاگای لەوە نییە. جاری وایە دەڵێ کاک فڵان کەس بەخوا من سیارەت بۆ کڕم سوێن بەخوا یەک دارم ناوێ، سوێنە خوا، بەڵام ئیشارەتی بۆ کابرایش کردو وەڵێ دوای من ئەوە نەم لە تۆوێ، لە ڕوون نایە لەم کابرای بستێنم، بەڵام لە پشتی ئەو کابرا بۆم دەرکە بۆ من. ئەوە حرامە، ئەوە دزیە، ئەوە غەشە، ئەوە خیانەتە، چونکە تۆ سوێنە خوا پارەم ناوێ، من واتی یەکەم کە پارەت لە هیچ کەسێک ناوێ، بە ئاشکرا پێی بڵێ کاکە ئەم سیارەت بۆ کڕم ئەوەندە پارەت لێ ئەسێنم، دروی لەگەڵا مەکە و غەشی لێ مەکە، پیاو بە و سیفەتی پیاوەتی تێدا بێ.